Ladies and gentlemen, we do thank you very much for your attention. And now we invite you to sit back, relax. بینر تجاو خوشتیوی روشنبیر و نویسکارن گلک برنیاس و گلک چالاقوان و خباتک جوان دکن لأوروپا و گلک با کردینیا خود باشن به فرق و جدایی تنیتو کرد بی جامعه را هر دم حاضرن لشوین اشتیش همان پرسیارن لی کردم بلام بمشي ولام ناو لبري كردستان بيشوار يشكل تلفزيون زور عزيزة كاني راغاندنا جوانا كاني كردستان أي لا ما مشتا برنامه مفجاره دلسر روشنبیر و نویسکارن من کرد بید اوین چالاک لأوروپا جبو یکی هیجادرین پپولمه چند چاپخانه گلک بناو دنگ هنه پرتوک زاروکا رومانان ورگران دو ولات محل بجارتينه سويد وهروسا ألمانيا جيرانت كرد هوانه بين جيرانت كاس لافارس چواني خاطر ما بات باش الله ام درابيل سويد دست بكين ستوكهولم بايتخت سويد میوانا ما و کسا محل بجارتی خاتین نسرین سروکا کمالا نویسکارن کرد لسویده بو ماوه چندین سالاندا وی کمالا هنه براستیجی خدمت کریه پرانی نویسکاران بر همه خواه هری نافدار هری مازن دما کد کونه خمباریه دپرسیونه دا یه خوشت نویسینن جاب هواجه هنکی ها وی طعمه ده هنکی ها دراماتیزت که جیانه مروف پاییزه کی باران و هنه کی شلی هنه کی اور و مش او بیرانین مرو تی بیرا مروف الهام دن تینا بیرا مروف مرو هنه کی هسته مرو هنه کی کور ناف دل خواه داد به جبو یکی هیجادرین پپولمه واتبو أجهين ببولما تمدبير دا سما خاوي دلي أو لبشتا أجرا ببولما نسرین خان با موی چندین ساله لوی ولاتی جیتن ما گفت افریقا ام بچین بدر جاهی بحثا کار و خدمت وام بکین که افریقا روشنبیر و نویسکارن مل سوید چاوا جانا خود بنسری چاوی باش صحت ما از باشم گلک سپاس این چوانم خاتمه گلک جای و چالاک لولات سوید دا کردن هر چهار پارچه نازکت بله همیشه نازکت بله کاری باید نویسکارا لسوید چند ناودنگ بود لأوروپا همین براستی ناو کردین سویده گلک ناو دنگه جبر کل کردستانی حیوان سال داویج ای با کور هجوسا هی قاعده خبون هیا ای با شور هنک وبویه لی هر چهار پارچه کردستانی داجی زحمت بکو بنویسینی بدی چاپ کرن بر همه خواه هنر خواه بنویسکی بدی نشان سوید مافتامه سوید چاوا مافتامه مافه پرورده زمانی کردی دا یا هری گرنگ مافه چاپخانه آلیکاری وان دکر باوه کی و نویسکار دو چون هلبسته خواه و چیروکین خواه و رومانی خواه دنویساندن جه دولت پرورده گراندن حفظه ندکر که کاری کدن بکن وقتی خواه دانه کار نویسکارن ریه نها زیده نوسایه دوی بهل بجارتن لیبالی گلک سر کفتن نها چاپخانه وان هنه لور چند چاپخانه گلک بناو دنگ هنه پرتوک زاروکا رومانان ورگران سویچ خواه آلیکاری وان کسی دیگه کد به تو چند دامه بلاف بکی بزمانه خواه امی آلیکاری بکن و افجی کسی که زمانه وان هیند بن بزمانه خواه دی کرمانجی یا زمانه کدن ددن ورگراندن و آلیکاریه که باشی دستینن دکارن وقت خواه بدن کاری نویسکاریه نه کار روزانه ایش بو دباره خواه بکه و هفجی فرسنده که مزنش بو نویسکاران و نهال با کور جیدی چه بویه و چاپخانه چه بونه روزنامه چه بونه نویسکار زیده بونه هلبستوان زیده بونه و یا گلک باشه لی ناوی کردین سویده ده دیرو که دا جی خواه گرتیه
نویسکارین وک شیرکوبه کس جناب تسروکا نویسکارن کرد لبسويدي سویده بس او نویسینگاه يعني بله. او سندیکا عن بله. این چی بیزنی ام ناوی کومله براستی جی لی ام دبن یکیتیا کرد اوکی اکتیا نویسکارین کرد لسويدي جبو که همی نویسکارین 4 پارچه کردستانه قال باشه بس اي جوان كسان كو تشيكري وي نویسکار یک جوان شیرکوبه کس بو شركه بكاس مال میسانش بو محمد اوزون بو اوانا همی ناوی پر مزنن همیج وی کومله درکتنه یعنی اوانا وی کومله آواکر بله آواکر جلای وان بله و ناوی گلک مزنن ناو سوید داجی ناو کردا داجی و شیرکوبه کس خواهیم دزانن یعنی مروه کی مزنه محمود باخسی لور بو اوانا همی پرانی وان چونه ناج جمع کوچ کرنه جمع خاطر بس خواستن اسمعي ما اسمع همین مرن بس اسمعي ما نه نه هیچ امر هنه دريج بن گلک سپاس گلک هنه هين هيجانه بله لما بارتكيت واش دبين دنافا السويد دا دنافا اوروبا دا بله بينغافا جوان بله گلک وقتی از نو هاتم هنه که ها پیوی ترکی کتبو ناف زمانه ما بخوازی نخوازی پرورده نبو اما مال دا کردی دو پیوی لی هنه که پیوی هبو که ما بکار نتانی از دهاتم هم دشون فدراسیون یان کماله این کردی دو گوتن ترکیه خواه بهلم پشت داری پاشی ورن هندر واش ورا جو خجكم لنسيباني ولا تخوى پنا برك دل ببين ببولمه لا تشتكي قالك السرنج راكيش از حزدي كمينجي دي قال من داغو اخو بداني باش نسرين خان جروكاوي اوينيك هبو اوي انكو دما گنجو اويني كري هنرمند كرد مازن برادري جروكا اوينيا نسرين كريه ستران انكو اهوه بپوله مستيرك قشي العزمان بقنديمه تقول نسرين كيل سنغان سيبانيمه تكنك خشي لسر لبن خونيمه يا بنا دل خرط جواني اللي بقنديمه بيار تزاو خوش تيفي صورو اوين داري تمام هنرمند مازن برادري سترانا انكو تشيروكا وي كري ستران شوي كي جالك جوان ام دي بحث تشيروكا ايجي كين تشيروكا وي جالك يا خوشه ليه دركه صورون هي جوان جي سر حالا را خمو خيال خارين هن حتى خارين سر صوروي اوینی تشتی هری خوشه شر تشتی نخوشه نحس کرن نخوشه جاني هر جوانيه اوینا مموزین جیای حیا ایرو اوینا فرهات و شیرین حیا ایرو جیای یا میشه بویه وکی دلو پکی ناف ستراناندا از پی سر بلندم به اوینا خوشی به هسته خوشی به جراتا خوشی ویرکی خوشی خدي بابا تو ويرك قال باشا اللي جنت وقتها خاتين وقتها ناف ما كردا دا برن بله بلكي تو وان جورا افرتا لهمي جهان هبين والله بزحمتها ازانم يعني من از باش تزانم ام عربي انما سويدي ديك از باش تزانم از بخواه جنم از بخواه دزانم لسر جنان چه هیه چنینه ده جواکا کردا ده جواکا روشلاتا ناوین ده حموجی ادزانم ده چه روشه دانه لیوانا یدی دوی مروف بشکینه براستی دوی ام ببن ریبر یدی دوی ام ببن میناک ادزانم به کسایتی خواه بن ناوی خواه پپوله نزانم چما لیز بومه الهام گله کسانا چند کسان هلبست نویسینه چیروک نویسینه ستران نویسینه چما هم جنارا نبن الهامه کی ما في بله ما في بله چما میر بکارن اوین دار بن چما جن نبن ما دل منینه كنيت ذكر سيل سربلن قلواني
استين تدجن الزاغروسان البوتاني أبينا ترزقرتي يجبنا وحمد خاني يا خاتونا كرمانجي لبي قندي ماي جسويت لبرف ألمانيا چين روشنبیر و نویسکار جزای شیخ رضا گلک جاران دناوا گلک چالاکیان لباجیر دوسلدورف، کولن، بون، دورتموند ام حاضر بوینه من جناب جزای شیخ رضا لوان جهان دیتیه و پیوین جوان و دانستاندنین جوان جلایوی تینکرن گلک بما گرنجم سپاسیات بکن کدام الى اوروبا بزحمه بدست مرو جيب كابيتن طيب جناب تا قالك بكارا وتا سيمينار وكمالا وقال جهنا كوهين قسطوان كان زو سباس بوتا كنت دليفا داما في الباجرة بون همي كنتو ببينين منیش سواسانه کم کاکوار بین یا خواب خیر بین بسر چاو پی خوشحال بوم که لگلتانه قال سباس ما مستم دنوا نویسینه تا پرتوکن دا ناوک تا گوتن هابیر بوچی ناوته دنوا پرتوک دا ناوکی دیه و دنوا جانا دیا نورمال دا ناوکی دیه زور سواز بو پرسیاره لراسیه لشوینیش تریش همان پرسیارن لی کردم بلام بەم شێوەی وەڵام ناو لە بەرەی کوردستان 24 یەکێکە لە تەلەڤیزیۆنە زۆر ئازیزەکانی ڕاگەاندنە جوانەکانی کوردستان ئەیڵێم ئەم شتە هاوبیر ئەزانن من و کاتی خۆی لە ناوەڕاستی هەشتاکانەوە هاوبیرێکی نەتەوەیم لە ڕیزەکانی پارتی سۆسیالیستی کورد پاسوەکا بووم ئیدی ئێمە یەکتریمان چۆن مەسەلەن لە پارتیا بە هەڤاڵ بانگەکرا لە ئێمە بانگەکرا هاوبیر سیرم کرد سێ هەیە لە کوردیە مامۆستا هەرە بەرزەکانی کورد مامۆستا هەژار هێ من هێدی وتم قەی چێکە ئەگەر منیش ئەوە بێ خۆشەویستێکی مامۆستا هەژار بە خزمەتی گەشتم وتم من بەتەمام لە نووسینە هەر لە خۆشەویستی ئەو خۆشم کە هەر هاوبیر بووم با بەها ئەدەست پێ بکە ئیدی هاوبیرمان هەڵکرد دەنا خۆم ناوم جەزای شێخ ڕەزایە سەرەتاوان ئاسراوم لە ناو زۆربەی کۆمەڵە لە بەتایبەتی لە بواری کۆمەڵایەتی شا ئەوان ئاسرم ئەمە شادی بۆنە ئەمەش ئوفەر ڕۆخی ڕووباری ڕاینە تەبیعی ڕاینێکێکە لە ڕووبارە هەرە بەناوبانگەکانی ئەوروپا و ئەڵمانیش بەتایبەتی اینجا مامۆستا هەژار کاتی خۆی لە ناوەڕاستی پەنجاکانە تۆزێ لە خوار ئێمەوە بە مەسافەیەک لەوێ دانیشت بوو بەڵێ لەوێ منیش زۆر جارە چمە ئەو شوێنێک کە مامۆستا هەژاری لێ بوو تەنانەت هۆنراوەیەکی بەسەر ڕووباری ڕاینە هەیە وشەی ڕاین وشەیەکی کۆنی دۆیچە ئەڵمانیە بە مانای ڕوون ئەگەر بشزانی لە کوردی خۆمانە ئێمە هەر وشەی ڕوونمان بەکارێنە تازە فێر بووین ئەڵێن پاک پاقشت ئەوە بەڵام ئێمە مامانوت ئەم ئاوە ڕوونە ڕوونیانی ڕاین ڕاینیانی ڕوون گەلێک باشە ژیان لە ئەوروپا باوە نویسکار و سیاستمەدار و ڕۆشنبیر و مامۆستایت مەبێت ئەوروپا دژین سەناییان زەحمەتە لە ڕاستیە کاکەوارفین ئینسان کە لە خاک و زێدی خۆی هەڵەکەنرێ ستەمە لە شوێنێکی تر ڕەگۆڕیشە داکوتێ زۆر ستەمە زۆر قورسە کەسانی وەکو من بەتابەتی خۆم ئەشیان ناسم ئێمە کوردبوونە اینجا ئەو دەردی کوردبوونە کە چەند خۆشیشی تایە ئێمە هەر پێمانەوە بەس کەش هەوای هەوە نویسکاران حەزکەن کەش هەوایەکە چاوی دیە بێدەنگ بیت ڕاستی ئەوروپا بێدەنگە یعنی هادەە يعني جان هنلينينا كمرو بيش جانا كمالاتي قال لك بزحمات دلفارا يعني هن حاج بيجي شهوات كان يجي تحسكي منا كردي فيري تكليه وفيري هفالينيه وفيري قال لك كاردي بو يعني اوروبا بتجي هاري كار بو شوليان حرب نزيكي خو من كاك عارفين كمتر ل 300 متر لهم ونوسري كي زور بناو بانجي
شاری بۆنی لێبوو کە چەند جارێک خەڵاتی وەرگرتووە پرسیاری ئەوم لێ کرد ئەموو تۆ ئەیون من کاتێکە ڕۆمە شوێنێکی چۆڵ ئیلهام اینجا مێشکم قەرەباڵغا بێ ئیلهام بۆ دروست اینجا بۆ دروستە بێ لەبەرەوەی تۆ زیاتر لەگەڵ خۆتایی لەو کاتەیە ینی با بڵێن دەوروبەر ئەو کاریگەریان بۆ تۆ دروست نابێت لەبەرەوە ئاوا بەڵام تۆ بڵێ خۆشی بینین تەبیعی ئەوروپا لەوانەیە بڵێم هەزارها ساڵە کاری مرۆڤ کاری جوانی تیا کردووە لەبەرەوە شتی زۆر جوانی تایە بەڕاست گرنگترین مامۆستا گرنگترین بابەت و نویسینên te ku te pitir gengeşe li ser kirî bitin çi babet bûyne من هەستم کرد لێرە هەلێکی باشم بۆ ڕەخساوە ڕۆشتمە کتێبخانەکانەوە ئەچوومە ئەو سەرچاوانەی خۆ تەبیعی ئەبێ بیزانن بینەری کوردستان 24 ژەبێ و ڕاستێ بزانن ئەڵمانیا وڵاتی بیرکردنەوەیە وڵاتی فەلسەفە و بیرکردنەوەیە و ڕووداوی گەورە گەورەش لە وڵاتە ڕوویاوە لەو بوارانە زۆر مەراقم بوو کە زمانێکی باشیان فێر ببم بۆی بچمە ناو ئەو قوڵایی بیرکردنەوە بۆچی ئەو بیرکردنەوە پەیدا بووە هەردەم diviyê di nava bernamên xwe da kesên hûsavir ke em gencên nûke cîlên nûke van kesa baştir binyasin bîro boçûnên va rûşenbîra bû min gelek xweşin de mazgoya xwe demawan مەرجنیە بە فۆرمی خۆرهەڵاتی ناوەڕاستدەری بڕن بە لە فۆرمێکی ترە جەنابە ئەگەر هاتین بەیەکەوە ئەگەر ئاواش بڕۆی هەتا گەیتە شاری دووسلدۆرف سەر و 70 کیلۆمەتر سیرەکەی شەقامەکان جادەکان هەمووی هەر زۆر بخاکن سیرەکەی کورسیەکان خەڵک تێکی نایە سیرەکەی ڕووباری ڕاین بە قەراغەکەی بە هەزارەها کەس ڕۆژی شەمە و یەکشەمە لێرە بوون بەڵام حەزناکی کەسێک لێرە بوو بێت ئەمە خۆشویستنی خاکە ئەمە خۆشویستنی وڵاتە ئەمە ئەو شتێ هەندێک زاروکە هەندێک دەیک و بابا دەبینی زارۆکی توان بووینە 25 ساڵ 30 ساڵ یەشخرا گرنگتر دەبینی زمانێ وانی دایک بچکی gelekî bêserûber e yani an nizanin baxivin gelek jem dibînin zarokê wan nizanin baxivin yani eş min de barê heve pir giran e li verê ئافرم کاکە واردین باش ڕاستە پێ کردووە ئەو پرۆسەیە ئاسیمیلاسیۆنە بەڕێز دەزانی ئاسیمیلاسیۆن ینی ئەوەی کە تۆ ئەو شتە نەبیت یا ئەو شتە بیت کە ئەو ئەوێت تۆ بیت خۆت نەبیت ینی تۆش وەکو نەتەوە تۆ نەبی بەداخەوە وەڵاهی نازەم ئینسان بیڵێ یان نێڵێ بەڵام دەردی گەورەی کورد نەبوونی دەوڵەتە کە نەبوونی دەوڵەت ئەکا ئەو با بڵێن دام و دەستگا و مؤسساتانەی کە هەیە بۆ ئەو پاراستنە وەکو پێویست کار نەکا ئیشەکەی کە ئەکرێ زیاتر ئیش تاکە بڕوات هەبێ ممکنە ئەو بینەرانەی کە منیش ئەناسن یان شتێکی منیان خوێن بێتەوە یان بزانن هەر لە خانەوادەی خۆشمانەوە کاکە واردین ئێمە پەیوەستبوونمان بە کوردستانەوە عیشقێکی ئەبەدیە ئێمە نەک هەر بڵێ کارمان کرد بۆ سەرخستنی ڕێفراندۆم ئێمە تازە لەدایکبووینەوە ئەوە مانای وایە یعنی حەز و ویستی ئێمە بۆ کوردستان خۆوەکو کوردەی لە دوو تۆ بوش بووین ینی لە کوردستان جاری وایە ڕۆین تۆزی هەست بە غەریبەتی ئەەکەین لەوێ بەڵام هەر زەڕەیەک خاچی وەتان نادەم بە قەسری قەیسەری کوردستان مرۆڤی باشی زیاترە جینە نە ئەما کوردستان کاربەدەستی زۆر مەزنی هەیە جینە کوردستان بەو شێوەیە نامە بەڵام ئینسان خەفەت بۆ خوا کە ئێمە شایەنی دەوڵەتین تێگەم لەوەی کە کوردستان زۆر دەوڵەمەنە لە ژێ پۆلۆتیکە ئەوەی کە زاگرۆسی بەدەسەوە بێ ڕۆژەڵاتی ناوەڕاست زۆر کاریگەرە لە ڕۆژڵات ناوەڕاستە من لەوان تێگەم کە نایەنە بەڵام من لەو کوردە تێناگەم کە ئەو مافە بەخۆی ڕەوا نەبینێ هێزانم هەیە دوو کچیشم هەیە یەکیان وەکو ڕاوێژکار لە پارلمانی ئەوروپا ئیشەکە و ئەوەی تریش بەڕاستی ئێستا لە
مارسێری وەرگتووە لە دەروون ناسیا و ئەوان پەیوەندی باشن کوردیشکی مایند لە کۆمەلگای کوردیا لێرە هەیە و خۆشم تەبیعی وەکو ڕاوێژکارێکی ڕەوەندی کوردستانی کارەکەم و من هەموو کاتێ دۆستە کوردەکانم برا و کەسی خۆم من بە کەسی خۆمیان نەزانم. ما قصد ماڵاوان کرد و ما خێزانەوی دیت بابەت مە شاراند. جیران کورد هەوە هەنە لەبێ مامۆستا؟ لەم دەوروبەرەیان نا بەڵام هەیە. جیرانت کورد هەوە نەبێن جیرانت کۆس لاوەڕێز چاوانی خاتر مەهاباتە باشەڵڵا. تبێژێ مەهابات دەیکا زانوو کاتت بێژێ؟ من مەرار بە ناوی خۆیەوە گەلێک ساوی سەحات چاوەیە؟ خاتین مەهاباتی کو ئەندازیارە؟ چ بێژدا خاتین؟ بەشی جیۆلۆجی. جیولوجی نوکەوێت لەو دنیای دیانە مامۆستا؟ این باشە سلاوەڕێز سەحات چاوەیە؟ چاوا بڕێ چیزیان؟ چاوەڕێوەمە ئەوروپا خۆشە یان نا؟ والله بەخوا کوردستان خۆشتر نییە؟ بەس کوردستان زۆر خۆشترە. کوردستان خۆشە بەهەشتە. ئەرێ دێ ئەم هەمی گەلێ ویدیۆ کوردستانت گیانی دبلاس قوربان سڵا. زاروک ماڵنی نەمانێ سەریدە گوتی کچاوانە ڕاوێژگارە لە پەرلەمانی ئەوروپادا یا چ ئەمریکا مامۆستا کچاوە؟ لەوێ بۆ هاتەوە ئەویان چوو بۆ بەرلین ئەویش چوو بۆ برۆکسل. خەلکی سلێمانیە قەدرێ مرۆڤی گەلێک جوان دگرن هەنارێت حەلەب جانە ئەفرینێنە ئەڤە شوێری هاتینە؟ دوکانی سووریەکان کوردی ڕۆژئاوە لێرەن ئەنجا شت لێەوە هەیە. گەلەی باشە ماشەڵڵا ئەڤە هەنارێت ئەفرینێنە والله گەلەی باش ئەم درابین خۆین گەرامی گەلەی ساب ئینشەڵڵا بەس یعنی ئەم کورد خۆ حەش میێواناتین مابات خان باشە وەختێکی تشتێت کوردی نەبوون وارە هەند خارنت کوردی و کەرەستن ئەنێ بوونە منە گیژنی و جەوشتانە دەبێت لە کوردستان لەگەڵ خۆبینی وینە؟ تقریبا ئێستا هەموو شتەیە هەموو شتێک ئەیهێنن لە کوردستانیشەوە کوردیم دیتووە باڵە ژیانە دیگەل ڕۆشنبیرێکی دیگەل نویسکارێکی نەیە بزەحمەتە نابینی ژیانە دیگەلوانە بچەوە ئەوە چەند ساڵەوە ئەوە هەبژین چاوا بۆ ژیان بۆمە بێژە بزەحمەتە نە نویسکار خوب زەحمەتن بۆ ژیانە پریڤاتە ئەم نەژن بەتشتاوی للڤێری خێزانەوەی تشتێکی جوان گوتە من گوتی ئەس با دینیاتە تێتگەهم لەگەڵ تۆی سەریعی هەکە پیچێکە تۆ دلێ خۆ باغەوی دێ باش دەگەم ئێپاژی نەشم دلێ خۆ باغەم حتا من دلێ خۆ خفتی و مگەشتی باش بوو مە ڕۆژێکا جوان بۆران زۆر لە تەلڤیزیۆن کە گوێم لە تۆ بێ ئەگەر تۆزی خێرا قسە بکەی چەندە بلەزە بۆ ئاخفنێ زەحمەت بەس تۆزی لەسەر خۆ هەمووی تێگەم گەلێ جارە چندێک ماڵە بۆ مسەر کێکت حاضر دەنەمرێتی بەس ئەوە هەند لاوە چێکری گەلێک جوانە چێکری من نەزت کرد ئەوە حاضرە کڕی بەس پشتی من تام کردیم گوتە بە نیا حاضرە گوت وڵڵا میا چێکری هەتایەتەوە بەڕاستی هەموو شتەکانی ماڵەوە ئەیکەم و ئەوەی کە بە من بکرێ هینیەکەم بچێ نەبیژێ ئەموو ئەوێ الحەمدوللا هەر باوەڕیشم پێیەتی ئەو تەواوی ئەکا دەیتر بە منەڵێ ها تۆز نیوە و نیو تۆزێک ئامادەکردنیکێ زەڵاتەیەکی بۆکە شتێکی بۆکەینی خەفیف بەڵێ بەرینوکە کۆماڵا و گەلە تشت نەبوون ژەڤێری ماڵاوانەکی کۆماڵێ بوو گوتی ئەما چێ تا هاتە vêrê گوتی بارتێمە گەلە جەل بەلەکونێ دا نەوروزا کردی و ئاگیر لێرە هەرتیرا ئەلوێ ئاگیری بەلەکونێدا مشکلە و ئاگیر و بەلەکۆنێ و ئۆڕۆپا جیرانە شکایەت لەوە ناکرد زۆر جار ڕێگەش نایەن یعنی تەبی ناکەن قبول ناکەن لەبەرەوەی لەبەر ئاگرکەوتنەوە شتیوە